گەنشن ئەم گۆرانێش ئاوازی خۆمە و هەنراوەکانی کاکە هێرش دەربەنی لێرە و سڵاوی لێدەن بۆ یەکەم جارە جێ تایبەت بە جەژن بە دەستپەنجەی ئاسوی بەدوانای شاری سلێمانی کاکە هێمنی خۆشەویست هیواداری مەدڵی هەموو جوێگەر و بیسەرێکی خۆشەویستی جەژنت پیرۆز دێتە قانەکەی من تۆ جەژنی منی یا ناسەکەی من جەژنت پیرۆز دێتە قانەکەی من تۆ جەژنی منی یا ناسەکەی من جەژن و خۆشی من لەگەڵ تۆدایە گەر تۆ لام نەبی جەژنی من نایە گەر تۆ لام نەبی جەژنی من نایە گوڵێم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆت لە من کاراوە گوڵێم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆت لە من کاراوە وەرە بە بڕۆین بۆ خۆشیم شادی لە خاڵک بکەین گەردن ئازادی وەرە بە بڕۆین بۆ خۆشیم شادی لە خاڵک بکەین گەردن ئازادی جەژنی من و تۆ جەژنی هەمووانە عەشق و دڵداری لە من و تۆ جوانە جەژنی من و تۆ جەژنی هەمووانە عەشق و دڵداری لە من و تۆ جوانە بەجنی کوردی گوڵم دەرکاوە شار و وڵاتم بڕازێناوە بەجنی کوردی گوڵم دەرکاوە شار و وڵاتم بڕازێناوە گوڵم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆت لە من کاراوە گوڵم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆت لە من کاراوە